باشە نەتوانتانی دەریان بکەن فریان نەکەوتن والله ئاگرەکە نانە والله توتم شایکە ئەوە خانەکەم شاتی لەو ماڵی ناحەی گوڵاڵەم کە شەوی ڕابردوو بەهۆی ئاگرکەوتنەوەوە سێ منداڵ و دایکێک گیانیان لەدەزا. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ڕووداوەکە ڕوومەلای باپیری منداڵەکان حاجی سڵاو لێ بێ کاتی ئاگرەکە منداڵەکان لەکوێ بوون؟ لاو ناو غرفەکە خۆی و دایکیانە هەرسێ منە هەرسێ و دایک وەرە چوار نەفەر لا غرفەکە سزیایە باشە نەتوانتانی دەریان بکەن فریان نەکەوتن والله ئاگرەکە نانە والله توتم شایکە ئەوە خانەکەم شاتی شەو لە ناحەی گوڵاڵە بووە لە کاتی نان خواردنی نانی ئێوارە بووە وەکو دەبینێن خواردنەکانیان هێشتا لە ژوورەکە ماوەتەوە. ڕووداوەکە نزیک کاتژمێر 9:30 خولەکی شەوی ڕابردوو بووە. وەکو باپیری منداڵەکان باسیەکات سێ منداڵەکەیان لەم ژوورە بوون دایکیشان هەستاوە هاتۆتە ژوورەکە و لە ناکاو ئاگر لە ژوورەکە بەرز بووەتەوە وانیشیان پێ نەکراوە لە بەردووکەڵ ڕۆشتونەتە دەرەوە لە ماڵەکە نەیانتوانیوە منداڵەکان و دایکیشان ڕزگار بکەن وەکووە بینن پەنجەرەی ژوورەکان هەمووی شکاوە و تەواوی ماڵەکە بووە بە دووکەڵ. لە کاتی ڕووداوەکەیە سێ منداڵگیانیان لەدەستدا هەر شەوی ڕابردوو لە دوای ڕووداوەکە سێ منداڵگیانیان لەدەستدا کە دوو کچ و کوڕێکن موالیدیان 2022 2023 و 2024 و دایکیشیان لە کاتی ڕووداوەکە بە ڕێژەی 80% جەستەی سوتا بەهۆی سەختی برینەکەیەوە نیوەڕۆی ئەمڕۆ دایکیشان گیانی لەدەستدا. من قسەم لەگەڵ هێزانیەکانە کرد بە هۆی ڕووداوەکەوە پیاوی ماڵەکە دەستگیر کراوە واتە پیاوی ئەو ژنە دەستگیر کراوە و ئێستا ڕاگیراو لە زیندانایە. ڕووداوەکە دیار نییە تاوەکو ئێستا بە تەواوی چۆناو چۆن بوو ئەوەی هەیە کەسوکاری پیاوەکە بوو باپیری منداڵەکان بازەوەکەن کە منداڵەکان لەو ژوورە بوون و دایکەکە ڕۆشۆتە ژوورەوە ژوورەکەی ئاگرداوە. پۆلیس لێکۆڵینەوەی لە ڕووداوەکە بەردەوامە.